بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئازیزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلام و ڕەحمات و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵقەیشتری بەرنامەی ڕچە لە خزمەتەوەی ئەزیز و خۆشەویست بەردەوام بین بۆ ئەڵقەی ئەمجارە باز لە پایەی بەرزی زانستی و کەسایەتی ناوداری گەورەی کورد ڕێزار جەنابی مامۆستا مەلا عەلی شێخ وەتمانی یەکەین ئەو مامۆستا هەڵکەوتووە مامۆستایەک بوو بەمانەی کەلیبە بۆ خوداژیە و هەروەها تەواوی تەمەنی 87 ساڵی لە پێناو پێگەیاندن و تێگەیاندنی قوتابیان و زانیارخوازانی زانستە شەرعیەکان تواندەوە ئەوەی بەڕست لەگەڵمان بن لە خزمەتی پۆلێک لە قوتابیەکان و ناسیاوانی جەنابی مامۆستا دەدوێن بۆی کە بزانین پەڕەکانی ژاری جەنابی مامۆستا لە چ ئاستێکی بەرز وە خزمەت گەلێکی زۆری کردتا و کاتێکە بەڕێزیان سەربەرزانە سەریان نایەوە لەگەڵمان بن. ژیان نامەی مامۆستا مەلا عەلی شێخ وەتمانی ناوی عەلی کوڕی مەلا موحەممەد کوڕی مەلا عەلی کوڕی مەلا عەلی کوڕی مەلا موحەممەد کوڕی مەلا عەبدوڵڵایە ناسراوە بە مامۆستا مەلا عەلی شێخ وەتمانی ساڵی 1933 لە گوندی شێخ وەتمان سەر بە قەزای چۆمان لەدایک بووە لە بنەماڵەیەک چاوی هەڵهێناوە کە مەلا زادەن و چەند سەدەیەک خزمەتی زانست و ئیسلامیان کردووە سەرەتا لە خزمەت مامۆستای باوکی قورئانی پیرۆز و نامیلکەی ئەحمەدی و بینا و عەوامیل جورجانی و فەتح القەریب و نەموذەج و ئیظهاری خوێندووە دواتر ماوەیەک لەگەڵ مەلاتەهای شێخ وەتمانی ئامۆزای ڕۆیشتوونەتە حوجرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ خوێندوویەتی دواتر دەگەڕێتەوە باشووری کوردستان لای ئەم مامۆستایانە مەلا عەبدولقادر ناوبەرگەیی درێژە بە خوێندنی زانستە شەرعیەکان دەدات مەلا عەبدولکەریم ئەفەندی مەلا سادق ماویلی مەلا ساڵح ئەختەتەری مەلا ئەحمەدی ڕۆستێ مەلا ساڵحی کۆسەپانکەیی زانستی شەرعی خوێندووە دوجار ساڵی 1953 لە خزمەت مامۆستا مەلا ساڵح کۆسەپانکەیی بڕوانامەی زانستی وەرگرتووە ساڵی 1954 گەڕاوەتەوە گوندی شێخ وەتمان تەدریسی کردووە پاشان لە گوندی مەران دەبێتە پێشنوێژ و وتار خوێن و فەقی پێگەیاندووە ساڵی 1956 بەرەو بەغدا بەڕێدەکەوێت جارێکی دیکە لە مەدرسەی شێخ عەبدولقادری گەیلانی دەستی بە خوێندن کردوتەوە پاشان لە مەدرسەی حەسەن پاشا و دوجاریش لە مزگەوتی مەرجان لە خزمەتی مامۆستایان فوئاد ئالوسی دکتۆر محەممەد پێنجوێنی ئەمجەد زەهاوی دەرسی خوێندووە ساڵی 1957 لە بەسڕە بۆتە پێشنوێژ و وتار خوێن لە ساڵی 1960 گواستراوەتەوە بۆ مزگەوتی ئەلغەوز لە مووسڵ ساڵی 1961 بەشداری خولی زانستی کردووە بۆ ئەوەی بکرێت بۆ مامۆستای قوتابخانە ساڵی 1961 ڕاژەی گواستراوەتەوە بۆ سەرمیلاکی وەزارەتی پەروەردە و لە گوندەکانی نێروە گرد عازەبان جەدی دەلەک قۆڕیتان مەلا ئۆمەر مامۆستایەتی کردووە لەم شوێنانە پاشان لە ناو شاری هەولێر لە قوتابخانەکانی بێتوشی ئاسۆ یازدەی ئازار خزمەتی پەروەردەیی کردووە دوجار ساڵی 1982 لەبەر هەڕەشەی بە بەعسی کردن و جەیشی شەعبی بوون خۆی خانەنیشین کردووە پاش ڕاپەڕین لە ساڵی 1994 گەڕایەوە سەر وەزیفەی خۆی لە وەزارەتی پەروەردە و هەمان ساڵ ڕاژەی گواستنەوەی بۆ وەزارەتی ئەوقاف وەک پێشنوێژ و وتار خوێنجارێکی تر دەست بەکار بووەوە لە مزگەوتی ڕووناکی پاشتر لە مزگەوتی دووبرا لە گەڕەکی ڕووناکی مەدرسە و حوجرەی فەقیانی دامەزراندەوە ساڵی 2004 خانەنیشین کراوە بەڵام تا کۆتایی ژیانی بەردەوام بووە لە تەدریس سەرەڕای هەڵکشانی تەمەنی و لاوازی جەستەی بەڵام لە ماڵی خۆشی لە خزمەتی زانست خوازان بەردەوام دەبێت دوجار لە 22/2/2020 لە تەمەنی 87 ساڵی کۆچی دوایی دەکات و لە مەراسیمێکی پڕشکۆ بە ئامادەبوونی زۆربەی زانایانی ئاینی لە گۆڕستانی کەس نزان لە شاری هەولێر بە خاک دەستپێردرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ لە خزمەتی یەکێک لە کوڕەکانی جەنابی مامۆستای مەرحوم هەڵبەتە جەنابی مامۆستا چوار کوڕی هەبوون یەکێکیان وەفاتی فەرمووە کە کوڕە گەورەی بوو دواتریش جەنابی کاک حاکم حوسێن
کە ئێستا کوڕە گەورەی جەنابی مامۆستایە لە خزمەتیانە باسی کەسایەتی و هەروە قۆناغەکانی خوێنی جەنابی مامۆستاکەین لە دەستپێکی خوێنێتە ئەو کاتێک کە مامۆستا بۆ ڕۆنامەی زانستی وەردەگرێت لە بەشیەکەین بەردەمە دواترش خوددا یار بێت لە بەشی دووەمە تەواوی ژیانی مامۆستا لە ژیانی مەلایەتی کە لە چێوە مزگەوت و میحراب منبەر وەردەگرێت و خزمەتی مامۆستا لە قۆناغ و کات و شوێنە جیاجیاکان بۆی کە خزمەت گەلێکی زۆری زانستە شەرعیەکان و مامۆستایان و فەقەیانی علومی زانستە شەرعیەکان کردووە. ئەمە بەناوی خۆمان و ئێوەی ئەزیز و خۆشەویستەوە سوپاسی جەنابی مامۆستا دەکەین کە جەنابی کاک حاکم لەگەڵمانە بێ بەوەی کە تەفاسیلی جەنابی مامۆستا بدوێنین. بەڵام لە دەستپێکە دەمەوێت لەبەرەوەی مامۆستای مەرحوم ڕەحمەتی خوای گەورەی لێبی جەنابی مامۆستا مەلا عەلی پشتی تا ئەو کاتێک چەند ساڵێک دەگەڕێەوە پشتەکانی مامۆستا هەمان خزمەتی میحراب و مینبەر و هەروە خزمەتی زانستە شەرعیەکانیان کردووە. دەمەوێت لە دەستپێش ئەوەش لە جەنابی کاک حاکم بپرسین. سواسی جەناب دەکەین و سەلامی خوای گەورە لەسەر بێت جەنابی. وعليكم السلام ورحمة الله بخير بين سرتا وزر بخير بين. زۆر سپاس. جەنابی مامۆستا باب و باپیرانی ئەهلی علم بوونە، ئەهلی حوزرە و مەدرسە شەرعیەکان بوونە، دەکرێت چۆن دەڵێم و زەزەکی کورتم دەیتێ سەبارەت بەوان. مامۆستا لە بنەماڵەیەکی زانای و ئاینی پەروەردە بووە لە گوندی شێخ عوتمان لە دەوەری باڵەکایەتی سەر بە قەزای چۆمان باوەلباو هەر مەلا بووینە تقریبا لەوانەیە 8-9 بەرەباب لە دوو یەکدی هەر عالم و مەلای گەورە بووینە. مەلازادەیان پێدرێن. مەلازادە بوونە بەڵێ. مەدرسەی گەورە هەبوو لە شێخ عوتمانی هەموو مامۆستایەکان دەرسیان گوتیەوە خەڵکەکی زۆریش لەوێ تەدریسیان کردی. ینی باو باپیری مامۆستای هەمویان ئەوان هەمووی مەدرسیان هەبوو هەمووی بەردەوامە تا دەگاتە مامۆستای بابوو. لە چێ بوون ئەو کات ئەوان مامۆستا؟ هەمویان لە شێخ عوتمانی بووینە. شێخ عوتمان. بەڵێ. زۆر باشە. یعنی هیچ قسەك چڕۆکەکەیە بۆ کاتی کە جەنابی مامۆستا مەسەلەن هەم لە مەکتەبەکانیان هەم لە تەڵەبەکانیان عەدەد و ڕێژەیان لەبەی خزمەتیان زۆر بۆی کەم بزانن. وڵای دەجێڕنەوە لە کاتی خۆی سەردەمی کە ڕووس هاتیە تقریبا 300 جنجی هاین دەکەیت. 300 فەقێ زیاتر لەو مەدرسەی دەرسیان خوێندووە. مەکتەبەکی یەکجار گەوریان هەبووە لە ترسی هاتنی هێرشی چەکدارانی ڕووسەکان چکە هەموو مەدرسە و قوتابخانە دینیەکانیان دەسووتاند. با پیرە گەورەم هەڵساوە بە قورتارکردنی چەند کتابێکی دەستنووس و دەستخاتی کار بابە گەورەیان بەیان مایتەوە هێوا لە چرسانەکان دەیشاریتەوە بەڵام کە ئەوان گوندەکە زیدەڕێن ڕووس دێ مەکتەبەکە هەمووی دەستێن مەدرسەکە دەستێنن پاشی تەواوبوونی شەڕەکەی زارش کە دەگەڕێنەوە گوندەکەی و ئاوادانی دەکەنەوە. ئێستا چەند پەرتوکێکی لە بۆ نمونەی دەستخەتی ئەو کاتی کە تەمەنیان زیاتر لە 300 ساڵ زیاترە ئێستا مایتەوە بام پارێزگارێکی تا سەر مەکتەبەکەی بام ئێستا پارێزراون لێرەنە. کەواتە جەنابی مامۆستای مەرحوم هەم مەلازادەن هەم ئەو عیلم و معریفەتەی لە بەرەکەتی ئەوان و لە بۆیان مایتەوە. پێم بڵێ جەنابی مامۆستا لەکوێ و لە کەی دەستی بە خوێنی زانستە شەرعیەکان کردووە و لە خزمەتیشیە لە سەرەتایەکان؟ مامۆستا تەمەنی بەجێرەی نەفوس و ناسنامەی ساڵی 1933 لەدایک بووە. لەبەرەوەی بابێکی وەکو باسمان کرد مامۆستا و زانای ئاینی بۆ مەلا محەممەدی شێخ عوتمانی پێ دەڵێن لە خزمەت بابی دەستی بە خوێندن کردەوە عیلمە سەرەتاییەکانی شەرعیوانە شێخ عوتمانی هەلێندر دەستی پێ کردووە هەتا مەجموعە کتابەکانی سەرەتایی وەکو فتح القەریب و ئیزهار و ئەو کتابانەی کە قورئانی پیرۆز و ئەوانە هەموو لە خزمەت بابی دەخوێنیتن تا تەمەنی دەبیتە نزیکەی لە 12 ساڵ دوای لەگەڵ مامۆستا مەلاتەهای ئامۆزای ڕوودەکەنە کوردستانی ڕۆژهەڵات و لە شاری خانە و جەڵدیان و گەزگەزکە و ئەوانە دەست بە خوێندن دەکەن. ینی مامۆستا لێرە سەرەتایەکانی لە خزمەتی باوکی خوێندی بەڵام هەر بە مەبەستی خوێندن ئەوەی بەجێهێش گەڕاوە ڕۆژتە کوردستانی ئێران لەوێ چەند و چۆن ماوە ئەگەر معلومات لەوێش چەند ساڵی لێ دەمێنێتەوە لێندەر کە بیری کوردایەتیش پەرستێنێت لێندەرێکە کۆمەری کوردستان و ژێ کافۆوانە لێندەری مەلایەکان زۆربەی زۆری ئەوان محاریک و داینەوەی کوردایەتی و شۆڕش بووینە ئەوانش دیارە دەستنە ئەو ڕێزیە و خەباتەیەوە پاش تێکچوونی کۆماری کوردستان بڵێ تێکچوونی کۆماری کوردستان دەگەڕێنەوە کوردستانی عێراق و دێنەوە لە چۆمان بەلای مامۆستا مەلا عەبدولقادری ناوبەرگەی. یعنی ئەوەی کە بەجێهێشت لەبەر ئەو هۆکارانێک کە دروست بوو لە ڕووی سیاسیەوە با بڵێن مامۆستا دیسان هاتەوە لێرە یەکەم جار هاتە چێ و چۆن لە چێ دەستی پێ کرد؟ لە گوندی شیوەڵۆگ لە قەزای چۆمان لە خزمەت مامۆستا مەلا عەبدولقادری ناوبەرگەی. چۆن هاتەوە خزمەتی باوکی وان بڵێن مەفرێنی خۆی؟ لێندرێ لەبەرەوەی گوندەکەیان باوکی ینی تاقانە بوو ینی باوکی بەتەنیا ینی عارد و زەوی زارێکی زۆری و مەلاک بوو باپیری ڕەحمەتی مەلا شێخ عوتمانیش
لەبەرەوەی ینی کەمتر خولیا ئەو کاتی قوتابی و فەقیان مابوو بەڵێ بەڵێ حەزیشی دەکرد لە بەرەکەتی مامۆستاکانی تری دەرز دەکەن چەند مامۆستایەکی زانای تر بخوێنێتن لێ مامۆستا مەلا عەبدولقادری نابەرگەی لە کنەوی ئەو لە دەستی چێ مامۆستا قادر لە شیوەڵک بوو لە گوندی لە سەر بە قەزای چۆمان بەڵێ ئەدی پاش ئەو پاشەوی دەستە ڕواندز خزمەت مەلا عەبدولکەریمی ئەفەندی ڕوانزێ لە خزمەتی لە خوێنێتی خزمەتی خوێنێتی باڵێ ڕاست پاشانەکە ساڵەکانت هیچ لە بیرەوە ئەو کاتێک بوو ڕێوازم ساڵی 47 دەستە ڕوانزێ لە خزمەت بەڵێ ڕاست پاشان دەستە وابزانم دەستە خزمەت مامۆستا مەلا شێخ مەلا سادقی ماویلی لە ماونان ماونان بینە چلێر لە خزمەتەوەی دەخوێنیتن ڕاست دەسیتە ڕۆشتێ لە خزمەت مامۆستا مەلا ئەحمەدی ڕۆستایی لە چەند ساڵی لە خزمەتیش دەخوێنیت لەوێ دوو مەلا ئەحمەدی گەورە و ڕاستە لە خزمەتی ئەو خوێندی و کاتێ و کاسی نازانم کامیان پەنجاکان بەڵێ لەو نزیک دروستی چلەکان و ویلاتی ئەو مامۆستای شانەکە زەواجی نەکردێ و هەر لە دوو کۆکردنەوەی زانستی شەرعیە دواترش دەستیتە لای خزمەت مامۆستا مەلا ساڵحی کۆزەپانکە ئەختەتەری لە خزمەتەوی بینش دەخوێن لە ئاکۆیان بەڵێ بەڵێ پاشان مامۆستا پاشانجینەکە لە خزمەت مامۆستا مەلا دەوازم دێتە هەولێرە لە خزمەت مامۆستا مەلا ساڵحی کۆزەپانکەی مامۆستا لێرە بوو لە ساڵی 50 پاش 50 دێتە ئێرانە هەتا 53 لە خزمەتەوی ئیجازەی مەلایەتی وەردەگری لە ساڵی چەند ئیجازە وەرگرت مامۆستا 53 ساڵی 53 بەڵێ ئەو کات لە هەولێر بوو لە هەولێر لە تازیلی ئاین دەکرێت بڵێن زانستەکانی کۆتایی لە خزمەتی مامۆستای کۆزەپانکەی دەخوێن لەوێش هەر ئیجازەی مەلایەتی وەردەگری بەڵام پاشی گۆکە ئیجازەی وەردەگری دەبێتە مەلاو دەگەڕێتەوە گوندی شێخ و یعنی مامۆستا کە ئیجازەی وەرگرت ڕێک دەڕاتەوە مەفتەنی خۆی دەستەوە دەست بە تەدریسوان دەکاتن دوایەکە لە گوندێکی گوندی عفو مامۆستا لە مزگەوتی باوچی یان باوچی کاتە مابوو یان چ هەر گوندی شێخمان یەک مزگەفتی لێ بوو مەدرسە و شێخمان هەلێن دەر مەدرسەدا دەنێت باوچی ما بۆ کاتە باوچی ما بۆڵێ لە خزمەتی باوچی بێکەوە تەدریسەکەن بڵێ ماشەڵڵا مەلایەت کەشی لێ بۆ لێن دەرێت تقریبا لە یەک کاتە چەندی مەلای لێ بۆ لە شێخمانی هەر عایلەی خۆمان ئامۆزا و بنامۆزایەکانیان هەمویان مەلا بووینە بێکەوە تەدریسیان بێکەوە تەدریسنا لە منزاری وا بۆ 300 فەقەی لێ بۆ ڕاست پاشان مامۆستاکە گەڕاو ئەوێ هیچ کە مامۆستا علمی زانست شەرعیان قۆناغەکانی تری خوێندی خوێند پاشان کە لە گوندی مەران دەبیتە مەلا تقریبا لێندر مەدرسەشدا دەنێتن ڕوو دەکاتە بە شاری بەغدا لە بەغدا لە یعنی مامۆستا مەبەستمەوەیە پاشی ئیجازەی دەستە بەغدا لە خوێندن دیسان جارێک کە دەست بە خوێندن دەکاتەوە ئەکادمی دەخینیان چ نەخێر هەر لە حوزەی فەقێتی لەکن خزمەت مامۆستا کردو ماشەڵڵا هەر حەزی لێ بۆ زیاتر بخوێنیتن لەکە خزمەت مامۆستا ئەمجەدی زەهاوی و فواد ئالوسی و محەممەد پێنجینی ئەوانە لە بەغدایە لە مزگەفتی وەڵێ لە مزگەفتی غەوس و حەسەن پاشا و مەرزانە لێن دەردەمێنێتەوە فترێکی باش نەڕۆشتە خزمەتی مامۆستای گەورە ئەساڵکەریم دەڕیس بەدی ئەکید لە خزمەتی لە مزگەفتی غەوسیش بووە کەواتە دەبی بەرەکەتێوی شوەرگرت بێ لە خوێندنە بەڵێ ئەوە قۆناغی خوێنی مامۆستای هیچ قۆناغیتی هەیە مامۆستا تێدا خوێندبی خوێندن لە بۆ زانستە شەرعیەکان بەخۆی بخوێنیتن نەخێتەنیا بۆ تاینبوونی ما بۆ بیتەوی خەتیب لەو کاتی لە بەغدایە ئەوەی علمیە بوو مجموعە علمی امتحانیان دەکرد دەخوێند بۆ ئەوەی کە دەرسی بیتە ئیمام خەتیب ئەو داخلی ئەو دەورەیە بوو لێن دەرێ ئەوە لێرە سەبارەت بە قۆناغی خوێنی جەنەی مامۆستا دەوەستین بەڵام پێم خۆشە بەڕاستان وەکو با بڵێن کوڕە گەورەی ئەو ئێستاە هەندێک خەسڵەت و سیفەتی داخلی مامۆستان لەوە باسکێ وەکو باوچێک لە ماڵێ کەسایەتی مامۆستا لە ماڵێت چ باوچێک بوو طبعاً مامۆستا مڕەبی بوو بەمانای کەلیمە بەڵام سیفاتی واروە تەوسیە و نەسیحەت و ئامۆژگاری لەبەر کوڕ و کچەکانی چۆن گرنگترین سیفەتەکانی مامۆستا یەکەیان لەوانە بۆ زۆر متەواضع بوو تا دوا دەرەجە متەواضع بوو کاتێک ینی فەرق و جیاوازی لە مابینی گەورە و دەسەڵات و بێدەسەڵات و هەژار و دەوڵەمەندی نەکردووە هیچ بە هیچ ناواچی هاتوچۆی سیلەی ڕەحمی زۆر بە هێز بووە هاتوچۆی هەموو کەسێکی کردیە بەبێ ڕساوکردنی چێ دێتە لای و چێ نایەتە لای زۆر بە ڕەحم بووە ینی دوا دەرەجە ڕەحم و بەزەی هەبووە کەسێکی نەرمونیان بووە کەم دوو بوو زۆر میوان دۆز بووە هەستی کوردایەتی بەرز بووە حەزی لە تەدریس و زۆر بە تەقوا بووە ئەو سیفەتانەی سیفەتەکانی مامۆستایە زیاد جەنابی حاکم سواسی جەنابەت دەکەین لە بەشی یەکەم هەر ئەوەندە فریا دەکەوین خدا یار بێ دەرفەت بوو لە بەشی دوم تەواوی ژیانی مامۆستا
لە قۆناغەکانی تەدریسی مامۆستا باسەکەین. سپاسی جەناب دەکەین. دەستان خۆش. سپاس. دیارە مامۆستا مەلا عەلی شێخ عوتمانی لە ڕاستیدا کەسایەتێکی بەرز بووە لە ڕاستیدا لەبەر ئەوەی چونکە لە حەقیقەتدا لە سەرەتای فەقێهاتی من ئەو کاتی کە ئەمە دەستمان بە فەقێهاتی کرد مامۆستا مەلا عەلی شێخ عوتمانی ئەو کاتە دیارە لە گوند یاخۆ لە مزگەوتێکی نەبووە بەو معنایە کە ئەمە لە خزمەتی بخوێنین لەبەر ئەوەی چونکە ئەو کاتە دیارە لە ساڵانی شێستەکان بووە نازانم پەنجاکان بووە بە هەر نەوعەشیە بوو ئەو کاتە کە ئیمتیحانی داوە وەکو معلم بووە تەبعاً لێردا بۆیە ئەو ئاشنایەتی کە زیاتر ئێمە دەستی پێکرد لە کە من چوومە خزمەت مامۆستا مەلا عەلی بەردەوام هەموو شۆمان هەبوو دەچوومە خزمەتی و ئەویش دەهات هەروەها لە دوای تەبعاً نەوەختەکان بوو لەو وەختەدا کە ئێمەش ماڵمان هاتە هەولێرێ و ئەویش بەخۆی هەر لە هەولێر بوو عادەتەن کە مامۆستا کە بەڕاستی هەرچەندە وەکو عەرزمان کرد کە ئیجازەی مەلایەتی وەرگربووە لە تەواوی عیلمەکاندا شارەزایی گەلێک زۆری هەبوو بەڵام لەو کاتەدا دیارە لە زوودا ئەو وەختی ژیانی مەلایەتی لەسەر ئەوەیە بووکەوە لە گوندان بیت و لە گوندەکانیش تەبعاً چاویان لە دەستی بەراتی خەڵک بوو بۆیە مامۆستاش ئینسانێکی زۆر بە عیزەت بوو دیارە ئەو شتەی زۆر پێقبوڵ نەکرایە و تەحەمولی نەکردووە بۆیە هەستاوە ئیمتیحانی داوە گواستوویەتەوە وەزعی مەلایەتەکەی بۆ معلمایەتی بۆ مامۆستایەتی کە لە قوتابخانە دەرس بڵێتەوە بەڵام لە دوای ئەوە تەبعاً دووبارە لە کۆتایی هاتنی مامۆستایەتەکەی دووبارە گەڕاوەتەوە ئەوقافی و ئەمە بەردەوام هەمووشەمان هەبوو لەگەڵ جەنابی مامۆستای و بەردەوام دەچووینە خزمەتی و ئەگەر کاروبار شتێک هەبایە لە بابەتە فیقهیەکان لە بابەتە عیلمیەکان ئەمە دەچوین پرسیارمان لێ دەکرد و لە هەمان کاتە مامۆستا مەلا عەلی سوبحان الله کە وەکو عەرزمان کرد هەرچەندە و نەبوو بڵێ چونچی حەزی بەخۆ دەرخستن نەبوو تەماشا دەکەین کە بەڕاستی لە ڕووی وتار و لە ڕووی ئامۆژگە ئەوانە کە وەکو پێی دەگوترێ بانکخوازی و یاخود مەوعیزە و ئامۆژگاری حەزی لێ نەبوو بەڕاستی زۆر دەربکەویت لەو شتانەدا چونکە بەڕاستی ئینسانێکی تەقوادار و دیندار و خواناسەکی بە مانای کەلیمە خواناز بوو بەڕاستی بۆیە بەڵام لە بابەتی عیلمەکان هەموو عیلمەکان کە قسە لەگەڵ کردایە بەڕاستی وەکو دەریایەک بوو ینی مطەلیع بوو زۆر ئاگادار بوو بەسەر هەموو عیلمەکاندا و بە تایبەتی لەسەر عیلمی فیقهی بۆیە زۆر جار ئەمە دەچووینە خزمەتی و پرسیارمان لێ دەکرد و ئیسیفادەمان لێ دەکرد. ئەو مامۆستا بەڕێزە کە مامۆستا عەلیە طبعاً زیاتر لە 11 پشت ئەوە بەڕێز هەموو مەلای گەورە بووینە 11 پشت زیاتر هەمووی مەلای گەورە بووینە و ئێستاش پێشەش گوند لە منطقەی باڵەکایەتی کە لە بنەماڵەی ئەون و هەروەها مەلازادەکانی خەتێ وەلا مەلازادەکانی کۆڕێ و بەشێک لە مەلازادەکانی دیوی ئێرانی ماینە و ئەوانە هەمووی لەو بنەماڵەینە طبعاً ئەوە فەضلە کە هەیتی جا ئێمە چەند ڕەوشتێکی ئەو بەڕێزە ئەڵێن لۆ خاتری بەخۆم و بەخۆتان ئەوانەی خزمن ئەوانەی ناخزمن بە قسێ بکەن جا طبعاً سیفەتەکانی ئەڵێن طبعاً بەخۆی ئەو بەڕێزە کە ناوی مامۆستا مەلا عەلیە بابی ناوی مامۆستا محەممەد بوو باپیری مامۆستا عەلی بوو باپیری گەورەی تری مامۆستا عەلی بوو باپیری یەکەمینی لە شەڕی ڕووس بەشدار بووە ئەو جار مامۆستا محەممەد کە مقابلی ئیبن و ئادەمیە لە تەمەنی ویە و یەکەمین عالمی ئەو سەردەمی بوو کتابیشیانە بەڵام هەموو سوتاینە لە کاتی ڕووس ئەو جار مامۆستا عەبدوڵڵا دیسان باپیرێکی تری و مامۆستا مەحموود و ئەو جار دێتە سەر مامۆستا عەلی و مامۆستا دەروێش مامۆستا عەلی مامۆستا خەلیل کە ئەوەندە 11مین پشت ئەوانە هەموو لە دوی هاتینە جا سیفەتەکانی یەکەمین عالمێکی باش و بە تەقوا بوو
تەخواخواز و علم و تدریس و شتی لە مەکتەبەی و لا مەسەر لە بەغدایە و لا منطقەی باڵەکاتی و لە هەموو جیان علم و تدریس و شتی هەبووە و عالمەشی بە تەقوا و باش بوو. دووەم زۆر خزم دۆست و بەڕەحم بوو، زۆر جار لەگەڵ ئێمە ئەگە شتێکی سۆزەکی هات بەدەستی بەگریانی ئەکرد، مانەوەیە خزم دۆست و لەگەڵ برادەران و ئەوشی نەبوو بڵێ ئەوە گەورەترە لە من یان گسکەترا جا خزمان دەبی وەچیوی وابن. دووەمین زۆر سەخی میوان دۆست بوو، دائیمەن ماڵێوی پڕ مەیوان و خزمەتی ئۆشتانە بوو. جا لەگەر ئەوەش کورتپەروەر و بێغەل و غەش بوو، زۆر کوردایەتی هەرچەندە ئەو کوردایەتی ئەوی کرد و خزمەتی کرد هیچ پاداشتی لە ڕێگەی ئەو سەردەمان نەدراوە، ئەوە هیچ حەسابی لۆ نەکرا و ئەوە طبعا ئەو دیارە لۆ خوای کردی ئینشاءالله خوا ئەیداتەوە لەبەر ئەوەی وەختی خۆی خزمەتی بوو، خزمەتی کردیە نەک بە ناوی مەسەلەن چەکداری و ئەو شتانە، بەڵام خزمەتی میلەتی خۆی کردیە. ئەو جارەکە زۆریش بە تەواضع و بێتەکەبر بوو، ئەوە صفاتی وی بوون کە ئەو صفاتانە ئەمەش کە بینینەوە ناو دڵ و دەرونی خۆمان ئەو صفاتانە بەکار بینین بۆ خاتری خوددا ڕوحمان پێ بکا و بەرەو پێش بچین، لەگەڵ یەک باش بین، لەگەڵ یەک چاک بین و هەروەها پێویستیشە ئەوەی کەوە مەسەلەن فەرەز نابڵێن ئێستا هەیە مامۆستای لەوی گەورەتر احتیمالەکە باسی داوا لەمە بکەن ئەی ناسم و مانماتیە ناتوانم ئەو مەدحەی بکەم لەبەرەوەی ئەگە کەلچی نەبوو بەدڵێم نەبوو بەدڵی خۆم نەبوو نایکەم. جا ئەمە یەکە لە صفاتی ئەو بەڕێزە و ئینشاءالله خوا موفقی کە الحەمدولله منداڵەکانیشی هەموو باشن، بەڵام بەناوی مەلایەتی نەبووینە مەلا. ئەمەش طبعا کەسەرێکە بۆ ئێمە کە حەقوە بوو هەبا لەبەرەوەی کە گوتم 11مین پشتی هەمووی زیاتریشە، بەڵام 11 لەکنە من نووسرایە، هەموو مەلانێ و مەلایە گەورەشن و بە مووقیف و باشیش بووینە، بەڵام ئێستاکە کات ئەوبی بەڵام ئەهلی دین طبعا کوڕێکی حاکمی شەرەکە مەلا، بەڵام وەزیفەی مەلایەتیان نییە، وەزیفەی مەلایەتی ناکەن. طبعا بنسبة مامي كوز كردوم ماوەسا مەلا عەلی شێخ وتمانی ڕەنگە من تەنها هەندێک زانیبی ژیانی هەندێک صفات بەرزەکانی بەحەز بکەم لایەنی عیلمیەکەی لەبۆ ماوەسایەکانی تر لێگەڕایمە بە حەقەت، چونکە بە حوکمی ئەوەی کەوا من وەکو برازای ئەو هەروە ئەو کاتی کە مامۆستا ئەمن لە حوزرەی دیکە دەمخوێن دەرسم لا خوێندووە، بەڵام ینی بە حوکم زۆر دەرسم لا نەخوێندووە، ماوەسایەکانی تر ئینشاءالله باسی ئەو زانی بێ بکەن. من دەرسێکی سیوتیم لا خوێندیە کاتی خۆی مۆزوعی العالم عالم لای خوێندیە، یعنی دەرسی کەم لە خزمەتی خوێندیە. ماوەسا مەلا عەلی شێخ وتمانی بە حەقەت لە ڕووی صفاتە بەرزەکانەوە ئەتوان بڵێم چەندین صفاتی لێوان لێو بوو لە صفاتە بەرزەکانێکەکەیان صفەتی ئەدەب بووە. ماوەستا هەتا وەکو لەگەڵ ماوەستایەکانی کە سەردەمانێک کە لە کاتی مناڵیە ماوەستای بووینە، من شاهیدم کە لە خزمەتیان کە دانیشتە بە حەقەت هەتا لەسەر چۆک دانیشتە، ئەنی بە شێوازی دیکە دانیشتە ماوەسا ئەوەندە ئەدەبیە بە ئەوەندە ویقاری هەبوو بەرامبەر بە ماوەسایەکانی. لە ڕووی تەواضوعەوە ماوەسا زۆر متەواضع بوو بە حەقەت، ینی کە دەچوومە خزمەتی دەچوینە ماڵێ دەچوینە خزمەتی ئەگەر ڕێک کەوتبە لە ماڵ و نوێژمان کردبایە قەت بەخۆی پێش نەدەکەوتیان ئەو کاتێکەوە ئەمە لە گوندی شێخ وتمان بووین کە سابتمان دەکرد بە حەقەت ئەو بۆ تەمەنەشەوە بۆ عیلمەشەوە تەنها بە حەقەت منی پێش دەخست، ینی ماوەسا زۆر متەواضع بوو بە حەقەت، هەتا وەکو لە ڕووی سیلێ ڕەحم و ماوەسا نمونە بوو لە بە حەقەت لە ڕووی سیلێ ڕەحم و بە جێگەیاندنی خزمەتی و تۆکمەکردنی عەلاقە و پەیوەندیەکان ماوەسا زۆر ینی پەیوەندی زۆر بەهێز بوو. هەتا وەکو زۆر جار کاتێکەوە دەمزانی کە مامی کۆچکردوم چۆتە خزمەتی ماوەسایانی بەحرکە، بەڵام کاتێکە بەیەکتر دەگەیشتین و باسم دەکرد زۆر پێی ناخۆش بوو، دەیگۆ خۆزیە پێت گوتم بامە وەلو ئەمن چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە بەحرکە بووین، بەڵام ئەگەر باست کردبایە داهاتمەوە خزمەت مامۆستایان، یعنی ئەوەندە مامۆستا حەزی بە محیب بوو لە بۆ مەسەلەن ئەهلی عیلم و هەروە لە بۆ مامۆستایان و لە بۆ مەدرسە و شتانە زۆر حەزی دەکرد کەوا بەردەوام لەگەڵ فەقیهان و لەگەڵ مامۆستایان دابی. بنسبة مامۆستای مەرحوم مامۆستا مەلا عەلی شێخ وەتمان، مامۆستا مەلا عەلی کوڕی مامۆستا محەممەدی، کوڕی مامۆستا عەلی، کوڕی مامۆستا عەلیە،
هەشت پشتیان مامۆستا مەلا بوونا مەلازادە بوونا لە گوندی شێخ وەتمانی لای چۆمان لەدایک بە مامۆستا موالیدی 1933 لە ساڵی 2020 کۆچی دوایی کردیە تقریبان 87 ساڵ ژیایە ئەگەر بە کۆچی لێ بدەیەوە زیاتر دەکا. مامۆستا عمرێکی پڕبەرکەت و پڕەحمەت سەرەتای ناسینیم لە بۆ مامۆستا تقریبان ساڵی 2015 بوو لە نزیکەی 5-6 ساڵ پێش وەفاتی مەرحووم مامۆستا ئەوەندەی کە ئەمن لە خزمەتی بووم ئەوەندەی کە ئەمن کە طبعا جمع الجوامع كآخر كتاب العلمي ملاتي دخيندري وكو منهج برجش كامل برجي كم بتاعي لخدمته وخين لباشن سوما بحركة لخدمة مصمم طاهر أو ضيكا لخدمة ما مصايب مصالي 2015 و 2016 ما مصا كوملك صفات من ما مصايدي لكسي دي كم ندي ما مصا زوار ما مصا يكم ما مصا أم زور معجبون بسخاي ما مصا أم رجعنا كلتسم لحجرك ما مصاي كما مصا هل دقل لمالي خوي لباشن دسينه حجره دوای دەهاتینەوە یان جاری وا بوو کە نێڕوان بوو یان وەختی دیکە بوو گەرما بوو دەچونە خزمە مامۆستا لە ماڵی خۆی مامۆستا هەموو جارێ ئاوی دەهینا چای دەهینا کە وەختەکە وەختی پەیدابوونی هەنزیر و ئەوانە بوو ئەو ساتانە بوو تقریبان لە ماڵی خۆی کە دار هەنزیران بوو هەنزیری دەینا ئەگەر هەنزیر نەبا مەبەستم شتە جوزئیاتەکان نییە یعنی مەبەستم سەخا و کەڕەمی مامۆستا سەخایەکی زۆر عەجیب بوو مامۆستا یعنی ئەو قسەیە کە دەگوترێ ینی مامۆستایانی ئاینی خەڵ خزمەتیان دەکەن بەخوای وانە بوو مامۆستا چەندان مامۆستا کە ئەم لە خزمەتیان پەروەردە بوون واللهی هەر ئەوان خزمەتی عالەمن کە مامۆستا بەخۆی خزمەتی دەکرد مامۆستا بەخۆ بە ماڵ و منداڵی هەر کەسە کات بە تایبەتی ئەمن کە دەمدیت بە هیچ وەختێک هەموو کاتەکان إلا بهمو نوعی کە لە ماڵی هەبا لە پێشمیوانی خۆی دادەنا ئەوە یەکێک لەوانە کە مامۆستا زۆر سەخی بوو موقفی دیکە سەخاوەتم بینی کە لە خزمەتیدا ئەمن ساڵی 2016 ئیجازەم وەرگرت لە بیارەی شەریفە مامۆستاش لە خزمەتیدا بووم پێکۆچوین لەو ڕێیە مەصرفی ئەو فەقیانی هەموو کردە عایدی خۆی مامۆستا چەند موقف دیکەی گەورە لە مامۆستا دەمدی کە لە کاتێکدا مامۆستا بەتەمەن بوو یعنی کە تو ساڵی 33 لەدایک بۆ ساڵی 2015 و 16 یعنی تقریبا 80 بەسەرێ طبعا مامۆستا لەو عمرە گەورە کەسێکی گەنجی وەکوما ئەو فەقیانی کەوا پێکەوە بوون لە خزمەت مامۆستا بووین مامۆستا تەعاملی لەگەوان لوتفی لەگەڕوان سبحان الله مامۆستا لەو پەڕی بوو یعنی اتباعی سنەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە مامۆستا دەوەشاوە ئەوە یعنی لە سەخاکەی دووەم مامۆستا نەرمونیانەکەی سبحان الله مامۆستا نەرمونیان لە سەرخۆ بە لوتف بە مەرحەمەت مامۆستا هەر لە پێکەنینە شیرینەکانی هەر زێنەت و تەماشا ددانی بکەی سبحان الله كأنما يبسم عن لؤلؤ دەڵێ لؤلؤ بۆ دانەی هەر حەز دەکە هەر زێنەت مامۆستا تەماشای بکەی هەر زێنەت مامۆستا یعنی لەگەڵی گفتوگۆ بکەی پێ بکەنی مامۆستا خاوەن ئەخلاقێکی زۆر بەرز بوو ڕەوشتی زۆر جوان مامۆستا یعنی جگە لە ساقایەکەی مامۆستا طەلاقەت الوەجه بە ڕەوشتی قسە خۆش قسە شیرین لەگەڵ منداڵان مامۆستا تعاملی دەکرد لەگەڵ گەنجان تعاملی دەکرد لەگەڵ کەسی بەتەمەن تعاملی دەکرد سێ مامۆستا هەر زۆر بێدەنگ بوو یەک لە ئەخلاقانی کە زۆر لە مامۆستادا هەبوو زۆر بێدەنگ بوو کەم دوو بوو هەر لە کەم دوویەکەی سوودت دەبینی بەڕاستی چارەم لە خاڵەکان کە مامۆستا زۆر معجەب بووم بە مامۆستا زۆر وەفای دەکرد بە وعد یعنی بۆ نمونە مامۆستا دەچینە بیارەی شەریفە ئینشاءڵڵا سەعات 8 ئەمە دێمە خزمەت جەنابەت هەشتم گوار بەدیقەت لەبیر منی لەو لەحزەی ئەو سەعاتی کە لەبوو مامۆستا چەند دەقەیەک پێش ئەو وەختە لە پێش دەکەی بوو لەناو حەوشەی بوو چاوەڕێی منی دەکرد ئەمە لە دەرکەمدا مامۆستا یەکسەر بەجوو بۆ و بە ئەو شتێکەوە پێی بوو یەکسەر مامۆستا حاضر بوو یعنی ئەوە یەک لەو شتانە بوو کە ئەم زۆر معجەب بوو مامۆستا کە زۆر خاوەن وعد بوو لەو وعدی کۆ لۆ دادنا ويعني چەند مواقفی دیکە شێک لە موقفەکان دیکە کە مامۆستا زۆر پێی معجەب بووم دائیم ملتەزم بوو بە جلوبەرجی مەلایەتی بە جوو بۆ مندیل یعنی کە هەمجار ئەوەندەی لە ماڵێ بوو هیچ ئەوی دیکە مامۆستا زۆر معجەب بووم بە جلوبەرگەکەی ئەمە بڵێن لە ساڵی 1999 کە دەستم بە خوێندن کرد بۆ ماوەی 2 ساڵ تقریبان 3 ڕۆژ لە خزمەت مامۆستا بڵای بەسۆڕێ بوون دوای هاتمە خزمەت مامۆستا عەلی بڵێن هەر سەرەتا کە هاتمە خزمەت مامۆستا عەلی پیاوێکی زۆر بڵێن میواندۆست و خۆشەویست بوو ئەمە بڵێن کە پێشتر خزمەتیمان هەبوو لەگەڵ بام چوومە خزمەتی کە بام تەکلیفی لێکرد گوتی ئەوە کوڕمە و دەیەوێ بێتە خزمەت جەنابەت مامۆستا ڕاستەخۆ فەرمووی ئەوە کوڕی مەیە خۆ کوڕی تو نییە مامۆستا وەڵامێکی وای داوە هەر لە ئەوەلیەوە خۆشیێکی خستە دڵی من
بەڕاستی ڕاستە ئەمە دوو فەقێ بووین کاتی نەخزمەتی لەوەی کە لە خزمەتی بخوێنین ئیترە من ئەو کاتی لە کاتی خۆی بڵێن لە خزمەت مامۆستا وڵای بەسۆڕە لە جامی هەتا حاصل و مەحصول هاتبووم کە ئەوانە با بڵێن بابەتێکن لە لای فەقیان لە لای مامۆسایان دیارن لەکن مامۆستا دەستم پێکرد جامیم لە خزمەت تەواو کرد دوایێ بڵێن کە جامیمان تەواو کرد چوینە سەر مغنی طلاب بڵێن دەستوری خوێندنی فەقیاتی وهەیە بڵێن بە کتابە ئیتر کە ئەویشمان تەواو کرد لە خزمەتی ئەمن بڵێن نزیکەی ساڵ و نیوێک لە خزمەتی بوو لە 6/4/2001 هاتمە خزمەتی تا 24/9/2002 نزیکەی ساڵ و نیوێک لە خزمەتی بووم لەو کاتادا بڵێن ئەو دەرسانی کە خوێندم هەندێکم سویتی لە خزمەت خوێن دواتر کۆمەڵە دەرسێکم لە خزمەت بە سەماع خوێند بڵێن سید عەبدوڵام لە خزمەت بە سەماع خوێن و بڵێن سیوتی دواتر کە فەقێکی کە هات دەستوری فەقیاتی وایە هەمیشە بڵێن یارمەتیدانی یەکتریە ئەمن بۆیە تەنازولم لە کتابی خۆم کرد چوم لەگەڵ فەقێکی دیکە بە سەماعمان خوێن دەرسەکە بە ڕسمی بۆ ئەو ئەمن لە بابەتێکی دیکە دەستم پێ کرد ئیتر لە خزمەت مامۆستاوی مامۆستا بەڕاستی پێگەیەکی گەورەی لە عیلم هەبوو مامۆستا لەبەر ئەوەی کاتی خۆی کە لە ساڵی 1953 لە خزمەت مامۆستا مەلا ساڵحی کۆزەپانکە کە ئیجازەنامەی وەرگرت بوو مامۆستا دانەبڕابوو لە عیلم ڕاستە و خۆ ئەو کاتی دەسیتەوە منتیقی باڵەکایەتیان لە باڵەکایەتی لە ساڵی 1953 هاتیە لە هەولێرێ لە خزت ئەو مامۆسای تەمەن ئەو مامۆسایە مامۆسایەکی دیارە ئەوانەی کە لەو بڵێن لەو بوارەدان چاک ئەو مامۆسایە دەناسن ئیتر مامۆستا کە موجازی ئەو بوو ڕاستەخۆ دەسێتەوە لە گوندی مەران حوزێدانێ بۆیە مامۆستا هەل لە سەرەتاوە دوای ئیجازە وەرگرتن خەریکی تەدریسە بێتن بەڵام کاتێکەوە ئەو زروفی سیاسی و ئەو ڕەوشە نالەبارەی کە ڕوو لە عێراق کاتن بە بڕیاری عەبدولکەریم قاسم کەوا مامۆستایانی ئاینی دەکرێنە معلم ئەوانە ئیتر مامۆستا دانابڕێ مامۆستا بەڵێ کە بە وەزیفە و ئەوانە دەبێتە معلم بەڵام هەر خەریکی بابەتی تەدریس و ئاشنا ئەبێتن لێوە دوور ناکەوێتەوە لە بابەتە عیلمیەکان بۆیە مامۆستا عیلمێکی باشی لەلا بوو بەڕاستی فەقێشی چاکتی ئەگەیان معلمێکی زۆر سەرکەوتوو بوو مامۆستا زانایەکی پایەبەرز بوو وەخوای گەورە بەڕاستی ئەو پیاوەی خۆشویست بوو چونکە مامۆستا لەگەڵ ئەوەی کە خەریکی تەدریس و ئەوە بوو زۆر خزمەتی فەقیانیشی ئەکرد دڵی زۆر ئاوەڵا بوو یعنی بەخۆی و بە ماڵێ لە خزمەت فەقیان بوو هەر شتێکمان دەویست کە دەمانگۆ مامۆستا نیمانە یان ڕاستەخۆ کە پارەوێ ئەدانیان دەیگۆ کە لە ماڵە هەبیتن ئەوە پێویست ناکە هەر خۆمان دیکەن بۆیە مامۆستا هەم بەدەست و هەم بە زمان لە خزمەت ئەو عیلمە بوو بۆیە خوای پەروەردگار بەڕاستی ئەو پەڕی کەڕەمی پێعەتا کرد کە لەو تەمەنەیدا بوو چونکە مامۆستا موالید 1933 بوو کە لە ساڵی 2020 وفاتی کریانی ئەوەی کە من لە خزمەتی دابووم لە سەرەتای 2000ەکان و تا ناوەڕاستی با بڵێن تا 2002 ئەوانە کە مامۆستا هەر خەریکی تەدریسوانە بوو تا توانای هەبوو لە مزگەوت یعنی تەنانەت مامۆستا خوای پەروەردگار پێی بەخشی کەوا ئیجازەش بدە یەک دوو ئیجازەشی دان کەوا چەند مامۆستایەک لە خزمەتی تەواویان کرد و مامۆستا ئیجازەی نامەی پێدان جا بۆیە مامۆستا بەڕاستی لە کاتی وانە گوتنەوە ئەوانە ئوسلوبێکی زۆر خۆشیە بوو هەر لۆ خۆشی کە ئەمە کاتی خۆی کە چوینە خزمەتی مامۆستا کۆمەڵە برادەرێکی خۆشەویستی هەبوون کە کاتی خۆی پێکەوە بڵێن معلم بوون و هاوتەمەن بوون لەگەڵ مامۆستای داهاتنە خزمەت مامۆستای کە دەرسیانە خوێند و سەماعی دەرسەکانیانە کرد ئەمەش سەرەتا بوو چوینە خزمەت مامۆستایەکی بەڕێز دەهات ناوی مامۆستا محەممەد بوو سیام بوو خەڵکی هەولێرە بوو با بڵێن لە هەولێرە دانیشت و سیام بوو مامۆستا خوای پەروەردگار غەرقی ڕەحمەتیان کاتن لەگەڵ مامۆستا کۆچ کرد و مامۆستا محەممەد و مامۆستا عەلی هەردووشیان کە وەفاتیان کردیە مامۆستا محەممەد زۆر با بڵێن قەڵەو بوو ینی وەزنی زۆر بوو نەی دەتوانی وەکو مەدابنیشیتن نەی دەتوانی وەکو فەقەیەک بە تەمەنیش بوو مامۆستا لەسەر زک ڕائەکشە لەسەر تەنیشت ڕائەکشە ئەمەش بە حەقەت وەک بڵین نەوعەنما پێمان ناخۆش بوو هێشتا مامۆستا محەممەدیشمان نائەناسی کە مامۆستا چەند پیاوەکی ڕووخۆش و شیرن و دەم بە پێکەنینە سەرەتامان بوو گوتی مامۆستاینە زۆر بە ئەدەبیش بوو گوتی مامۆستاینە دەزانم پێتان ناخۆشە لە خزمەت مامۆستای گەورە ئاوا دانیشتیم بەس مامۆستاینە ئاگادار بن ئەمن ئیجازەی بێ ئەدەبیم لە خزمەت مامۆستا وەرگرتیە
زۆر بە جوانی ینی کە ئەو قسەی کرد ئەمە هەندەی دیکە ینی ئەوجا لە باتی دڵمان بشێت و پێمان ناخۆش بووی دڵمان خۆش مامۆستا محەممەدمان ئەو جار بە مامۆستا محەممەدی ئەمیردا ئەنا ئەوەندە دڵمان خۆش بوو لەگەڵ مامۆستا محەممەد ینی کە ڕۆژێک نەهات با و سەردانی نەکردبانی لە حوجرا وەک بڵێن ئەو ڕۆژەی بە حەقەت پێمان ناخۆش بوو هەواڵمان نەپرسی. من زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لێرەوە بەچەند وشەیەک دەسمە خزمەت مامۆستای خۆم مامۆستا مەلا عەلی شێخ وەتمانی گۆری پڕنور بێت خوای گەورە دەرەجەی عالی کات خوای گەورە بەبەر شەفاعەتی پێغەمبەری خوای بەخی صلی الله عليه وآله وسلم لە فیردەوسی ئەعلا لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان کۆی کاتەوە. من نەکو قوتابیەکی مامۆستا کە چەند ساڵێک لە خزمەت مامۆستای بەڕێز بووم من لە یەکی 2002ەوە چوومە خزمەت مامۆستای بەڕێز لە مزگەوتی دووبرا لە گەڕەشی ڕووناچی ماوەی 2 ساڵ لە خزمەت مامۆستای بەڕێز مامەوە بەڕاستی زۆرش لە مامۆستای فێر بووم لە ڕێی علم لە ڕێی ئاداب و ئەدەب و ئەخلاق و ڕەوشت و مامۆستا گەوهرێک بوو بۆ خۆی هەرچی چوو با خزمەتی هەستی بە زۆر شت دەکرد. من لە ماوەی ئەو 2 ساڵەی کە لە خزمەت مامۆستا مەلا عەلی شێخ وەتمانی بووم گۆڕی پڕنور بێت خوای گەورە دەرەجەی عالی کات ئینشاءالله ئەو پەرتوکانەی کە لە خزمەت ئەو مامۆستا بەڕێزە خوێندنم چەند پەرتوکێک بوون لە منهەجی حوجرەی کۆن لەوە دەستم پێ کرد ئەلفیەی ئیبن مالیک کە شەرحی بەشت المەڕضیە لە خزمەت مامۆستا بەڕێزە تەواوم کرد و خوێندم لێوە دەستم پێ کرد. لە علمی منطق کتێبی مغنی طلابم لەکنن مامۆستای بەڕێز خوێند لە فقه مغنی بەرجی دوم تەواو کرد و بەرجی سێشم هەلەکن مامۆستای بەڕێز تەواو کرد. لە بەلاغا مختصر المعانی هەرسێک بەشەکەی لە خزمەت مامۆستای بەڕێز تەواوم کرد. کتێبی سید عەبدوڵڵاه لە صەرف کە شەرحی شافیە ئەو کتێبەش لە خزمەت مامۆستای بەڕێزم تەواو کرد. لە خلالی تەواوکردنی ئەو پەرتوکانە زۆر بەهرەمەند بووم زۆر سوود و کەڵکم مامۆستای بەڕێز بینی مامۆستا لە ڕووی ئاستی علمیەوە بەڕاستی زۆر پڕ بوو زۆر ورد بوو ینی بە چەندین دەقا لەسەر وشەیەک ڕائەوەستا هەتا قەنەعەتی نەهات بە کە فەقێ لی تێگەیشتیە و علمەکەی لێ فێر بووە وازی لێ نەدەهینە ینی دەگەڕایەوە سەر لی ئەپرسیەوە زۆر ور بوو لەگەڵ عیبارەتەکانی منهەج ئەو کتێبانی تەمەن کە ناوم هینان شەرع عەقاید لە علمی کەلام کە کتێبێکی ورد و دەقیقە خودی چاپەکانیان کە بە چاپی ئەو کات کە نووسرا بوو بەڕاستی زۆر ور بوو لەسەر عیبارەت زۆر ڕادەوەستا عیبارەتەکان زۆر جوان شیعە کردەوە هەوڵی ئەدا بە سوبێکی زۆر جوان فەقێ تێبگەینیت حاڵی بکات لەو علمەی کە دەیڵێتەوە. مامۆستا لەسەر خۆ بوو زۆر بەبەزەیی بوو لەگەڵ فەقێکانی لەسەریان ڕائەوەستا پەلەی نەئەکرد عیبارەتەکە لەگەڵ ئەخوێندەوە یان جاریەوە دەگوت کاک فەقێ بیخوێنەوە مامۆستا گوێی ئەگرت لە هەر شوێنێ هەڵەیەکە بە لۆی ڕاست ئەکردەوە ئەو جا معناکە و مەدلولی ئەو وشانەی کە لە ناو منهەجا هەبوون وشە وشە دێر دێر لەسەر ڕائەوەستا و فەقێی تێ ئەگەیاند و زۆر بەبەزەیی و مامۆستا زۆر بەڕەحەم بوو لەگە فەقییان لەگە دەوروبەری کەسێک بوو لە ڕووی ئاکار و ڕەوشت و سیفەتە جوانەکانی کەسێکی زۆر نەرم بوو زۆر بەبەزەیی بوو زۆر هێمن و لەسەر خۆ بوو هیچ کات پەلەی نەئەکرد حەزیە کرد ئەو فەقێ باش تێبگات باش پێ بگات ئەو کات بچە سەر مەوزوعێکی تر یاخود بابەتێکی تر. مامۆستا هەرگیز ئەو مودەی کە من لە خزمەتی بووم تووڕەبوون هەراسان بێتاقەتیم پێوە نەدیت هەر چەند تەمەنێکی باشیشی هەبوو خوای گەورە ئەوی کە کردی هەمووی لێ قبول کات لێ وەربگرین ئینشاءالله چونکە خاڵی سەن مخلی سەن لۆ خوای گەورە ئەی کرد نەتی زۆر ساڵ بوو زۆر بەپەرۆژ بوو زۆر حەزی ئەکرد فەقێیەکە بێت بێ دەرسی لێکن بخوێنیت
بەو تەمەنەیەوە کە هەیبوو ینی تەمەن و ماندووبوون و ئەوانە ڕێگر نەبوون لە بەردەم مامۆستای بەڕێز. کاتێک کە عیلمەکەی شەرح ئەکرد، کاتێک کە دەستی کرد بە کتێبەکە، هەموو تااقەت و قووەتی خۆی بە جۆش و خڕۆشی خۆیەوە بە شێوەیەشی گەرم و گوڕ باوەسا لەگەڵت ئەبوو. دووبارەت کردباوە، سێبارەت کردباوە، ئامادە بوو پرسیارەکانی تو وەڵام داتەوە، بەزەی نەدەهێشتی بەو شێوەیە. و زۆر هەوڵی ئەدا فەقێکان ملتەزیم و پابند کات بەو منهەجەی کەوا لە بەردەستی دای و کە فەقێی خوێنیت. هەمیشە تەشجیعی ئەکردین، هانی ئەداین. یعنی ناڕحەتەکانی ژیانی لەبیر ئەبردینەوە. مامۆستا بەیانیان دەهات لە حوزەدا دەنیشت هەتانی وەڕۆ لەگەڵ ئەو فەقیانە مەشغوڵ بوو کە دەرسی خوێندەوە، هەر فەقی لە سەڕی خۆی لە نۆرەی خۆی دەهات ئەو کتێبی کە پێی گەیشت بوو لە خزمەتی ئەخوێن و بێتاقەتیش نەدا بۆ گوتم، چونکە حەز و خولەی مامۆستا لە بۆ زانست و علم بەڕاستی زۆر جێی سەرنجڕاشێشان بوو لە بەلای ئێمەوە. ئێمە ئەو کات گەنج بووین، لە تااقەت و قووەت و توانا بووین، بیدایەتی بڵێن دەستپێکردنی خوێندنمان بوو، بەس مامۆستا بێتاقەت نەبوو. هەمیشە لی تاکی دەکردنەوە، دەسەکەت خوێندیە، ڕەوانت کردیە، لەبەرت کردیە، ینی متابعی هەبوو لە بۆ ئەو فەقێی کە دەستی دەکەن ئەخوێن. ئەم لە خزمەت مامۆستای مەرحووم کتێبی جەمع الجەوامع لە خزمەتی خوێند ماوەیەک. ئەو کاتی کە من لە خزمەتی بووم تقریباً ساڵێک پێش وەفاتی بوو کە ئەو کات بێتاقەت بوو و نەخۆشیشی هەبوو، نەخۆش بوو، بەڵام ینی ئەو سیفەتی کە لێم بەدی دەکرد شەوقێک و مەحەبەتێکی زۆری لە بۆ تەدریس و لە بۆ عیلم هەبوو. ینی ئەو کاتی کە ئەم دەچوومە خزمەتی وەکو ئەوەی کە چاوەڕێم بکە، ینی بە تامەزرۆییەوە چاوەڕێی دەرس و چاوەڕێی هاتنی منی دەکرد. ئەنی ئەو سیفەتەی کە بێتاقەتیش بووە، نەخۆشش بوو، بەڵام مەحەبەتێک و شەوقێکی زۆری لە بۆ عیلم و لە بۆ تدریسە بوو. و سیفەتێکی تری جەنابی مامۆستا زۆر متەواضع و زۆر خاچێ بوو، ینی وەکو کە سیفەتی عولەمان و زانان وایە، وەکو دارێک کە چەند بەرهەم و میوەی زیاتر بێ ئەوەندە لقەکانی شۆڕ دەبیتەوە، بە هەمان شێوە ئەویش وا بوو کە تەواضوعێکی زۆری هەبوو کە من ئەو کات فەقێی بووم لە خزمەتی، ینی وەکو کەسێک کە وەکو مەلایەکی گەورە تەسەڕوفی لەگە من دەکرد لە بەخێراتن و هاتن و چوون و بەڕێکردنی. ئەم بەنیازی ئەو بووم ئەو کاتی کە لە خزمەتیم دەخوێن هەر ئیجازەکەش لە بەرەوەی جەمع الجەوامی ئاخری مادەی علومەکانی مەلایەتیە، ئیجازەکەش هەر لە خزمەتەی وەرگرم کە خاڵی بابمە و خزمی خۆمانە، بەڵام قەدەر ڕێی نەدا و بە دوای دە وەفاتی کرد، خوای گەورە ڕحمی پێ بکە. و لە جانیبی عالمەتی و لە جانیبی عیلمەوە عالمێکی زۆر گەورە و هەڵکەوتوو بوو. ینی ئەوەش نیشانەی ئەو عالمەتی گەورەی تەواضوعێکی زۆری هەبوو و خۆ بەکەمزان بوو و لەگەڵ ئەوەی کە عیلمێکی زۆر و پایەکی زۆر گەورەی هەبوو. ئەو کاتی کە ینی دەچوومە خزمەتی لەگەڵ ئەوەی کە بێتاقەت و نەخۆشی بوو، بەڵام زۆر حەزی بە تەدریس و شەوقێکی زۆری هەبوو لە بۆ تەدریس و لە بۆ دەرزگوتنەوە و بەردەوام بەبێ ئەوەی کە ناڕەزایی دەربڕیتن. زۆر زاری وێ لەگە کوڕەکەی جەنابیان حاجی زاهید تەلەفۆنی دەکرد، دەیزانی کە ئەو ناڕەحەتە و وەشناڵێ کە بانێتن لەو دەرسی ئەوەی دەیگوت کە نەخۆشە و بێتاقەتە ئەگەر ئەوڕۆ مساعدەچی بکەین باشتر بێ، ئەگەر نا ئەو بەردەوام حەزی لێ بوو کە دەرسەکان بڵێتەوە دەرسەکان نەفەوتێنی، یعنی لە من زیاتر بە شەوقتر بوو لە بۆ تدریس و لە بۆ گوتنەوەی دەرسەکانی. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ڕچەی زانایان، ئەوەی بینیمان بەش یەکەمی بەرنامەی ڕچە لە خزمەتی مامۆستای پیابەرز، مامۆستای زانا و گەورە و ناوداری گەورەی کورد ڕێزار
زنای مامۆستا مەلا عەلی شێخ وەتمانی بوو. پێگەی ئەو مامۆستا بەرزە کە 87 ساڵ تەمەنی بوو، نزیکی 6 ساڵ خزمەتی حوزرە و مەدرسە و زانستە شەرعیەکانی کردووە. بۆی کا دەستی و پەنجەی دیارە لە نێو کۆڕی زانایانی گەلی کورد بە باشمانزانی لە بەشی دومین بەرنامە زیاتر برەو بدەین و پەڕەکانی زانای مامۆستا هەڵدەینەوە لە ژیانی و هەروە لە پلە و پێگەی و لە خزمەتی زانستی کە زنای مامۆستای مەرحوم کردوێتی. بۆیە ئەسپاردەی خوداتانەکەین تا ئەو کات بەخوای گەورەتان سپێرم. السلام علیکم و ڕەحمەت اللهی وبەڕەکاتوه.